ئەمڕۆ ئاگادار کرام کە حکوومەتی هەرێمی کوردستانیانەوەی بۆ ئەم مانگە ئەو موچەی فەرمانگە ئیتیحادیەکان لێبڕینەوەنیش بگرێتەوە کە بێگومانە ئەمەش تاوانێکی ترە لەو تاوانانەی کە هاوشێوەی ئەو تاوانانی کە بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەگشتی ئەکرێت. ئێمە لە ساڵی 2016 هاوار دەکەین کە ئەم فەرمانگانە با بخینەوە سەر حکوومەتی عێراقی و مەسەلەی کێشەی زیادەی میلاکات و ئەوانە چارەسەر بکەین گوێ ناگرن. ئێستا طبعا حکوومەتی عێراق خۆی قەناعەتی بەوە کردووە کە مەلەفی فەرمانگە ئیتیحادیەکان بە تایبەتی دابەشکردنی موچیان بە زیادەی میلاکاتیشەوە چارەسەر بکەوە. مانجی 2 بە حساب 15 ئەوانە دێدلاینێکە بۆی کە بیانەوێت لەو کاتەیە هەوڵ بنی تر موچەکانیان و میلاکات ڕاستەوخۆ بە جۆرەی ئەو گفتوگوانەی کە لە بینی عامەی هەولێر و لە بینی با بڵێن وەزارەتی ناوخۆی عێراقدا هەیە حەلی بکەن. هیوادارم بە خێرایی حەلی بکەن و هیوادارم ئەم مەلەفە تێبگەن کە هەڵەیان کردووە و تێبگەن ئەو کاتێکی ئێمە ئەمانوت هەڵەیە بە ئەم فەرمانگانە بخینەوە سەر عێراق و ئەوانە چکە فەرمانگەی ئیتیحادین تێبگەن کە ئێمە ڕاست بووین و ئەوان هەڵبوون کە هێرشیان کردە سەرمان و تەخوینیان کردین و پەلاماریان داین. لە ساڵی 2016 هەموو دۆکۆمنتەکان ماون، بەڵام بۆ ئەم مانگە هەڵەیەکی گەورە دەکەن کە نسبەی لە سای 21 لەم فەرمانبەرانە ببڕن و ئێمە حکوومەتی عێراقی و تایبەتی وەزارەتی ناوخۆ ئاگادار دەکەینەوە چکۆمانە فەرمانبەری ئیتیحادین، یعنی فەرمانبەرێکی ئیتیحادی لە بەسڕە و لە شوێنەکانی تر لە بەغداد چەند وەرەگرێ و چۆن موچە وەرەگرێ پێویستە لە حکوومەتی هەرێمی جواب بێت. حکوومەتی هەرێم خۆی بۆ بەکارهێنانی سیاسی، بۆ بەکارهێنانی حیزبی، بۆ انتخابات و بۆی کە بە ئارەزوخۆی خەڵک تەعیینکە و خەڵک لابەرێ و خەڵک فەسڵکە و خەڵک سزا بە ئەم فەرمانگانی خستۆتە سەر خۆی. ئێستا دیسانەوە موچەشیان لێ ببڕێت. کابینەی ڕابردوو ویستیان سیستمی پاشەکەوتی موچیان بەسەر بسەپێنە ڕێمان لێگرتن. ئەم پەیامە کورتم تەنها بۆەوەیە کە هەڵەیەکی گەورەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بکە و تاوانێکی گەورە دەکات، هەروەکو چۆن هەمان تاوانی کردو بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەگشتی. یعنی ئەمە لە ڕابردوودا هەڵەیان کردو. هیوادارم بە زووی ئەترافکەن کە ئەم پرسە چارەسەر بکەن. ئێمە لەسەر خەتین لێرە بەردەوامی لەگەڵ وەزارەتی ناوخۆ قسەمان لەگەڵا کردوون. ئەوان ئەڵێن ئێمە ئیستعدادی ئەومان تێدا هەیە کە ئەم مەلەفە بە تەواوەتی بینینەوە لای خۆمان و دەمێکی ئیشی لەسەر دەکەینەوە. تێگەیشتنیش هەیە و ئێستا حکوومەتی هەرێمیش بە حسابی ئەو گفتوگویانە بێت کە عامەی هەولێر لەگەڵ وەزارەتی ناوخۆ کردوێتی تێگەیشتنیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە. بەڵام بۆ ئەم مانگە کە بە جۆری زانیاریەکانی من قائیمە کراوە و قائیمەی تەواو کراوە ئەیانەوێت لە سای 22 لێ ببڕن، تاوانێکی گەوریان بەرامبەرەکەن و ئەسڵەن عێراق خۆی ئێستا سێ تەمیلی لایەنەی ناردۆ بەشێکی پێویستە بۆی چۆن ئەم مەلەفە چارەسەر بکرێ. هیوادارم کە بە زووی ئەم مەلەفە چارەسەر بکرێ و هیوادارم دەست بە موچەی فەرمانگە ئیتیحادیەکان نەبرێ و تێبگەن کە لە ڕابردوودا هەڵەیان کردووە. هیوادارم لەم دوایەی کە مەلەفەکە هیوامان گەورەی لای ئەوان نەمێنێتەوە هەڵە و تاوانیان بەرامبەر نەکەن. ئەم مەلەفێکە گرنگە بە زووی چارەسەر بکرێ. ئێمە زۆر دەمێکە هاوارەکەین وەکوتم جۆمان لێ ناگرن. ئێستا تقریبا خۆیان گەیشتونەتە سەر قەناعەت بۆ چۆن هەمان هەڵەیان کردووە سەبارەت بە زیندانیانی سیاسی، هەمان هەڵیان کردو بەرامبەر بە شەهیدان کە پێویست بوو هەموو ئەوانە لە بەغدا موچە وەربگرن. بەڵام وەکوتم بۆ بەکارهێنانی سیاسی بۆی پارەکە بە مۆڵی لە بەغدا وەربگرن لە دوای 2004 و 2005 ئەمانیان خستۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستا ئامادەنین شای سەداراییەکانیان بدەنێ و ئێستا ئامادەنین چۆن بۆ نمونە زیندانێکی سیاسی فەرمانبەرێکی ئیتیحادی یاخود شەهید خاوەن شەهیدێک قوربانیەکی تیرۆر هەموو ئەوانە لە عێراق چۆن مامەڵی لەگەڵا کرێ، ئەوان جوان مامەڵیان لەگەڵا بکەن. تاوانێکیان کردو هەڵەیەکیان کردو پێویستە بە زووی ڕاستی بکەنەوە. بەڵام بەتایبەت پێویست بە موچەی ئەم مانگەی فەرمانگەی ئیتیحادیەکان هیوادارم ئەم تاوان و ئەم هەڵەیە نەکەن کە لە سای 22 لێ ببڕن، چونکە ئەمانە فەرمانبەری ئیتیحادین و ئەمانە موچەکانیان لە بەغدادەوە دێت و ئەمانە ڕاستەوخۆ موچەکانیان دێت. زیادەی میلاکات خۆیان چەندیە خەنە سەر ئازادن چۆن وەختی خۆی ئەم هەڵەیان کردووە. بەڵام مادام ئەو هەڵەیان کردووە کە بۆ بەکارهێنانی سیاسی میلاکاتیان زیاد کردووە، ئێستا ئەبێ موچەکانیان بە تەواوەتی بدەن. هەڵبەتە حکوومەتی عێراق ئامادەی ئەوەی هەیە بە مەسەلەی کێشەی زیادەی میلاکاتی شەوە مەلەفەکە چارەسەر بکە. هیوادارم بە جددی وەری بگرنەوە. مەسەجەشم بۆەوەیە کە هەم ڕای گشتی بەگشتی لێ ئاگادار بکەم و هەم فەرمانبەری ئەو فەرمانگەی ئیتیحادیانە هەم بەڕێوەبەرەکانیان هەر بەڕێوەبەرێکیان هەر کەسێک هەست بکەین هۆکارە بۆ ناچارکردنی فەرمانبەران بە وەرگرتنی موچە بە لێبڕینی لە سای 21ەوە دڵنیاتانەکەین لە وەزارەتی ناوخۆی لێرە مولەحەقەیانەکەین و دڵنیاتانەکەین لێرە ئاگاداریانەکەینەوە کە ئەمانە سەرپێچیان کردو و تاوانیان بەرامبەر بە فەرمانبەرەکانیان ئەنجام داوە.